الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وآله وصحبه أجمعين. أما بعد، باب السجود السهوي. أم باباسي سجدي سهوكا. سجده هما نزين يعني چی بلام سهو يعني چی يعني شتێک بغير عمدن كرابه ببيرچونەوە أو كاتە پێوترێ سهو. ئێمەش مرۆڤین، ممکنە ئینسان لە نوێژەکانیدا تووشی زیادە یاخود کەمبوونەوە یاخود تووشی شەک و گومان ببێ لە نوێژەکانیدا. شەرعەن ئەم سوجدە سەهوە دانراوە بۆ ئەو کەسانەی کە تووشی زیادە یا کەمبوونەوە یا تووشی شەک و گومانە بن لە نوێژەکانیاندا. هەروەکو چۆن لە پێغەمبەرەوە هاتووە صلی الله عليه وسلم کە 5 ڕکعات نوێژی کردووە، یعنی لە ڕکعاتی چوارەمدا هەڵساوەتەوە بۆ ڕکعاتی پێنجەم لە نوێژە فەرزەکاندا. یاخۆ نوێژی فەرزمان نییە 5 ڕکعاتی، بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم تووشی ئەو سەهوە بووە. وجاری واشە بووە هەروەکو لە صحیح بخاری مسلم داهاتووە لە ڕکعاتی دووەم دادانە نیشتۆ بۆ تەحیات، یەکسەر هەڵساوەتەوە بۆ ڕکعاتی سێم، دوایی سوجدەی سەهوی بردووە، کەواتە لە پێغەمبەرەوە وارد بووە کە سوجدەی سەهوی بردووە لە صحیح بخاری و مسلمدا. دەفەرمێ وهو سەجدەتانی قبل التەسلیم ئەو بعدەه. سوجدەی سەهو چییە؟ دەڵێ دوو سوجدەیە پێش سڵاودانەوە ئەبرێ یاخود لە دوای سڵاودانەوە. کەواتە هەر لێرەوە ئیشارەت بۆ ئەو خلافەکە لە نێوان عولەمایاندا کە مەحەلی دوو سوجدەکە کوێیە، سوجدەی سەهو مەحەلی کوێیە. هەنێک دەفەرمون پێش سڵاودانەوەیە، یعنی لە دوای تەحیات نابێت سڵاو بێتەوە هەتاکو دوو سوجدەی سەهو بەری. هەنێک دەفەرمون لە دوای سڵاودانەوەیە. هەنێک لە یاری علم دەفەرمون نەخێر، خۆت بە ئارەزووی خۆت لە پێش سڵاودانەوە ئیبێ یاخود لە دوای سڵاودانەوە. خەوری چوارەمیشمانەیە، هەن دەفەرمون ئەگەر لە نوێژەکەت زیادە هەبوو ئەو کاتە دوای سڵاودانەوە سوجدەی سەهو بەرە، بەڵام ئەگەر لە نوێژەکەت کەمبوونەوە هەبوو ئەوە پێش سڵاودانەوە دوو سوجدەی سەهو بەرە. ئەقوال زۆرە لە ئەهلی علم، والله ئەعلەم. ئەگەر بیرم مێ لە نەیل الئەوتاردا شەوکانی نزیک بە 8 قەولی باس کردبوو ئەگەر بیرم بێ، بەڵام والله ئەعلەم ئەگەر سەرنجی ئەو حەدیثانە بین ئەوە بەرچاوەکەوێ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر زیادە هەبوو بێ لە نوێژەکەی ئەوە لە دوای سڵاودانەوە دوو سوجدەی سەهوی بردووە، بەڵام ئەگەر کەمبوونەوە هەبوو بێ لە نوێژەکەی ئەوە پێش سڵاودانەوە دوو سوجدەی سەهوی بردووە. والله ئەعلەم ئەمە ڕەئیەکی جوانە و ئەدیلەشی لەسەرە، بەڵام شتەکە خلافیە. ئەگەر کەسێکیش بۆ زۆری و بۆ کەمی پێش سڵاودانەوە دوو سوجدەی برد هیچ ئیشکالێکی نییە، ئەگەر کەسێکیش لە دوای سڵاودانەوە بردی هیچ ئیشکالێکی نییە. کەواتە ئەمە چی بوو؟ خلافی عولەما بوو لە نێوان خۆیاندا لە شوێنی مەحەلی سوجدەی سەهوەکان. ئەی باشە حکمی سوجدەی سەهو چییە؟ ئایا واجبە یاخود سنەتە؟ هەنێک لە یاری علم دەفەرمون سنەتە. والله ئەعلەم ڕێی ڕاجح ئەوەیە ئەگەر کەسێک لە سنەتێکدا لە نوێژەکەیدا تووشی سەهو بوو ئەوە سنەتە دوو سوجدەی سەهو بەرێ. ئەگەر کەسێک لە واجبێکدا تووشی سەهو بوو ئەوە واجبە لەسەری دوو سوجدەی سەهو بەرێ. باشە براکان، کەواتە بۆ سنەتە بۆ واجب واجبە. مەسەلەن کەسێک بیری چووە لە ڕکعاتی یەکەمدا دەستی ڕاست لەسەر دەستی چاپ دانێ یان دەست بگرێ، وایە ئیتر لەسەر سنگ بێ یا لە خوار سنگەوە بێ یا لە خوار ناوکەوە بێ، ئەوە هیچ حەدیثێکی صحیحی لێ وارد نەبووە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم، تەنها خلافی نێوان عولەمایانە. کەسێک بیری چووە دەست بگرێ لە نوێژەکەیدا، لە ڕکاتی کۆتاییدا بیریکەوێتە خۆ من لە ڕکعاتی یەکەمدا دەستم نەگرت، دەستگرتن سنەتە، وایە یاوانە ئەو کاتە سنەتە بۆی چی بکە؟ دوو سوجدەی سەهو بەرێ. باشە براکانم، ئەگەر بۆ واجب بوو واجبە لەسەری. باشە براکانم، بەڵام کەسێک بە ئەمدەن سنەتێکی تەرک کرد ئەوە ناتوانێت سوجدەی سەهو بەرێ، چونکە سەهو ناوی خۆی بەخۆیەتی، یعنی بەغێر ئەمدەن بێ بەبێ چونەوە بوو بێ. باشە براکانم، کەسێک بە ئەنقەز واجبێک تەرککا لە نوێژەکەی ئەوە چییە؟ ئەوە سوجدەی سەهو نابرێ، قوڕەگرێ بەسەریا، وایە یاوانە. بەڵام بۆ سنەتەکە ئەوە ناتوانێت سوجدەی سەهو بەرێ، نوێژەکەشی بەتاڵ نابێتەوە. اینجا دەفەرمێت چی؟ وبإحرام وتشهد وتحليل. دەفەرمێ دوو سوجدەکە ئەبێ چۆن بەری؟ ئەبێ ئیحرام بکەی بۆ چوونە سوجدەکە، بڵێ الله ئەکبەر. باشە براکەم، هەروەکو چۆن لە صحیح بخاری و مسلمدا وارد بووە لە پێغەمبەرەوە الله ئەکبەری کردووە بۆ چوونە سوجدەکانەوە. باشە براکانم، وتشهد و ئەبێ تەحیات بخوێنی. باشە براکەم، ئەمەیان مەحەلی خلافە. باشە براکانم، ئەمە لە دوو حاڵەت بەدەر نییە کە ئەم ئەڵێ بێت تەحیات بخوێنین، لە دوو حاڵەت بەدەر نییە. یان ئەوە تا دوو سوجدەکە پێش سڵاودانەوەی نوێژەبەی ئەوە تەحیاتی نایە، وایە یاوانە. ئەگەر لە دوای
سڵاودانەوەی نوێژ بردت دوو سوژدەکە ئایا تحیاتی ئەوێ یعنی تۆ سڵاوی نوێژ ئەدەیتۆ اینجا دوو سوژدە ئەبەی وایە اینجا ئەیەوێت تحیات بخوێنمەوە لەمان خلافیانەیە زۆرێک لە یاری علم دەفەرمون سنەتە تحیات بخوێنیتەوە بەڵام والله أعلم هیچ فرمودەیەکی صحیح لێوەی وارد نەبوو نایەوێ باشە براکانم والتحلیل وأبي لدواي دو سجدك دوباره صلاة بيتوا بله أو الشرعية هروكو چون لبيغمبر وارد بوا ويشرع لترك مسنون اشتكي شرعية كتو سنتك الترك كردوا چی بكي سجدي سهوي بوبري باشا براكانم اگر بسهو تركت کرد بي اگنا بعمدن تركت کرد بي ناتواني چونك سجدي سهو ناوي خوي بخوي وايا بسهو بي اگنا بعمدن بي نخير ناتواني وكو وتم السنة وكو چی سنة لاي هنق لالي علم تكبيري انتقال مثلا للسجدي يكم چون الله سيتو بتكبير واني علي الله أكبر أو تكبيري انتقال لا هنق لالي علم السنة أجر دانا يكت بيرتشو باشا براكانم أتواني سجدي سوي بوبري يا دزقرتن لنويش دا باشا يا خد دز برسكرنو كاتي تكبيري إحرام وايا يان لكاتي سمع الله لمن حمده أما أنا السنة أتواني أجر يكي لمعنى بس هو تركر الأوشيا أتواني سجدي سوي بوبري دواي باشا سنة وقوتم ولي الزيادة جاري وايا لنويش كذا توشي زيادة أبي باشا براكانم توشي زيادة أبي أو أتواني دواي سجدي سوي بوبري ولو ركعة باركعاتك زيادة كردوه أو دواي تيجي سجدي سهو أبي والله ما بيبقى شيء به سهوا ناخوشي عليه أجر بعمدن به ناتواني باش براكانم ليرو أماشة بواكم أو شتيك لنواج لا توشي سهو أبين لسري ياخذ السنة ياخذ واجبة بو سنتك أتواني نقريته بوي مثلا لركعتي دوم داي بير مكيتو لركعتي يكم دا دسم نقرتوه دسي راسم لسر شب نقرتوه آياتوانم بقريمو نخير والسنة نقريته وايا براكانم بلام أي أجر ركنك تفراندو أو تشيه أو كعته واجبة أبي بقريته بوي باش براكانم أقريته بوي أو شتيك فراندو دا أنجامي أدي دوبار ليون يوشك الطاوكي باش براكانم إنجا دوايش سجدي سهو أبي باش براكانم أقاتان لو بي بو السنة ناقريتو أقر بيرتشو بلام بو واجب أقريتو باش براكانم أقامان لو خالبي ولي الشكي في عددي سجدي سهو أبري أقر توشي قمان بوي لعدد نواجكت باش براكانم عدد لچن حالي بدرنية يان أوتا بو ديقلاي أبيتوا يان أوتا بو ديقلاي نابيتوا باش براكانم مثلا والله من قمانم هي آية لسيم ركعتم يا لتشوارم ركعتم آية دور ركعتم كردوه يا سير ركعتم كردوه أم حالتان يا أوتا بو ديقلاي أبيتو حقيقة دبو در أكويو أيزاني يان أوتا نايزاني أجر حقيقة دبو در كوت أو إن يرجعك طاوكي لدواي صلاة دانوا دو سجدي سو أبيتو دوبار صلاة ديتو باش براكانم أجر حقيقتك دبو در نكوت أو أبيت شيء بكي بيغمبر صلى الله عليه وسلم دفرمي كسيك أجر قماني يبو نازم كان ركعتم كردو دوم كردو سيم كردو يكم كردو دوانم كردو أبيت كما قال بجري مثلا قمانم هي دور ركعتم كردو يا سير ركعتم كردو أبي كم يوم بجرم دور كاتك يا سير كاتك أبي يقينك بجري كدور كاتك يواز للشكك بينك السيء شو كتو جمان لشنيه للسيك يعني باشا كواتا دوكا على بجري ما دام يقلايد كردوا كواتا دوكا على بجري باشا براكانم ودواي بيش صلاة دانوا دو سجدي سهو أبيتو إنجا صلاة وديتو باشا براكانم أقامان لو حالة بيه وإذا سجد الإمام تابعه المؤتم هر كاتي إمامي نواجكت سجدي سهوي برت وتي الله أكبر بو سجدي سهو شوية سجدوا أبيتوش واجبة لسرد متابعي بكي متابعي إمام تيه واجبة إلا وتمان لشتيك عن بيك نواجكت بطالكاتوا مثلا إمام بيه كاني آيام نيج واجبة بيبكلم نخ لو كاتيا متابعة واجبني باش براكانم لو اشتا عندك نواج بطالكانو متابعي ناكي وكو بيشتريش بحث مان كرد وانيا كواتا أجر إمام سجدي برت توش بيبه يعني إمامك لبيش وتوشي شك بوايا تور عقد ليني لدواء كتي دواء دو سجدي سهو أبا هيا منيش دواء كوم هو أو توشي شك بوا منيش بيبم بالي أبي توش بيبه باش براكانم پیغمبر صلى الله عليه وسلم فرمي إمام بو ودان راوة كتو متابعي بكي شويني بكوي باش براكانم كواتا أبي لوشيا شويني كوي إنجا هاتي نسرشي باسي قضاي نيوجا فوتاوكا ينسر أم باب باش براكانم
أفرميتي إن كان الترك عمدا لا لعذر فدين الله تعالى أحق أن يقضى. كسيك نيوجاكاني تشواندوا نيوجي نكردوا باشا براكانم ألي أجر نيوجاكاني فوتابو بعمدن نيكردبون باشا بعمدن بغير عذر هيج عذركي نبو نيوجاكاني فوتانوا أما تشيه دالي قرضكي الله تعالى أولاتر بيداته وكواتا أبيت شيبكا أو نيوجانم بكاته باشا براكانم حفتي نيوجد نكردوا فوتاندوده أبي بيكيته وباشا براكانم أبي بيكيته وكواتا أبي إنسان أغيلم بابته بي ديار علماء خلاف يعني آية نيوجي فوتا وقضاء أكريته ويانا كاسك بعمدن نيوجي نكردوا مديك يك نيوجي هرچن يجي نيكردوا آية أتواني قضاء بكاته وإيسا ديار علماء دو قول يعني جمهور علماء دفرمون أبي قضاء بكاته باش براكانم بلغيان چيه بلغيان أما يك بياوك أو بولا پیغمبر صلى الله عليه وسلم دايكم مردوو روجوي لسر بوا روجو مانگيكي لسر بوا آية بوي قضاء بكموا إنجا پیغمبر صلى الله عليه وسلم فرموي فدين الله أحق أن يقضى قرضي الله تعالى أو لا ترك إنسان بداته أبي قضاء بكيته باش براكانم كواتا لم فرمودو بمان دركبي أبي قضاء بكيته والله هنيق لا علم دفرمون قضاء ناكريته باش براكانم أوش قولي كي هنيق للشافعية كان وقولي ابن تيمية وظاهرية كان باش براكانم ما دام بعمدن بو قضاء ناكريته باش براكانم دلن هيج أدلة نية للشرع دا وبخوازيك كسيك نيجي بت عمدن فوتان بي قضاء بكاته باش براكانم والله أعلم أمش قولي راجح إيه باش كسيك كافر بو باشا كسيك كافر بو بالغ بو كافر بو دوای مدەیەک مسلمانە بێ ئایا لەو مدەیەی کە بالغ بووە هەتا و کاتێ مسلمان بووە نوێژەکان بگێڕێتەوە نەخێربانەی گێڕێتەوە چونکە مکەلەف نەبووە لەسەری باشە براکانم والله تعالى أعلم. اینجا دەفەرمێت چی وإن كان بعذر فليس بقضاء باشە ئەگەر کابرا نوێژی چواندووە نوێژی نەکردو بەڵام عذریە بووە خەوتووە لە هۆش خۆی چووە یاوە خۆت عذرێکی وای هەبووە باشە براکانم نوێژەکەی نەکردووە ئەفەرمێت چی بل أداء في وقت زوال العذر بەڵکو ئەوە قەزاکردنەوەی ناوێ بەڵکو ئەوە ئێستا ئەدایە با بیکە چونکە کاتی تۆ ئێستا دەست پێەکە مەسەلەن من بانگی نیوەڕۆ ئەدا بەڵام لەو کاتەیە خەوتم سێرەکەم بانگی عەسرەدا بە خەبەر دێمەوە ئایا ئەتوانم نوێژی نیوەڕۆ بکەم کە خەوتبووم بەڵێ تۆ عذرت هەبووە قەزا نییە ئەوە بەڵکو ئێستا کاتی نوێژی نیوەڕۆ دەست پێەکە بڕۆ بیکەوتەوە وەکو وابێ لە کاتی خۆتا کردوتە چونکە تۆ عذرت هەبووە ئەوە پێی ئەڵێن ئەدا قەزا نییە باشە براکانم قەزا ئەوەیە کە کاتەکەی خۆی ڕۆشت بێ باشە براکانم بەڵام تۆ مادام عذرەدەیە ئەوە ناوی ناڵێن قەزا بەڵکو پێڵێن ئەدا هەروەکو چۆن کەسێک لە کاتی خۆیان نوێژ بکە ئێستا بانگی نیوەڕۆ ئەدا ئافرەتێک گەڵەسێ لە ماڵی خۆیدا نوێژەکە ئەوە پێڵێن چی ئەڵێن نوێژەکەی ئەدا کردیانی لە کاتی خۆیدا کردی باشە ئەی باشە کەسێک ئەگەر لە کاتەکەی خۆی ڕۆشت بێ نوێژەکەی کرد ئەڵێن قەزای کردووەتەوە باشە براکانم دەی ئەم کەسە مادەم عذری هەبووە خەوتووە یا لە هۆش خۆی چووە یا بیری چووە ئەمە پێڵێن چی ئەدا ئەمەش پێی ناڵێن قەزا والله عەلەم شتێ خلافی لەسەرە ئەگەر لە بیرم بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە صحیح مسلم دەفەرمێ من نسي صلاة أو نام عنها فكفارتها أن يصليها إذا ذكرها پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ هەچ کەسێ نوێژی بیر چوو یا خود لە کاتی نوێژەکە خەوتبوو ئەوە کەفارەتەکەی ئەوەیە کە نوێژەکەی بکە هەر کاتێک کە بیری کەوتەوە یان ئەو کاتێ مەسەن هەڵاستیتەوە باشە براکانم ئەو کەفارەتەکەیەتی باشە براکانم کەواتە هیچ کێشت نەبێ کاتێک کاتی نوێژەکەت ڕۆشت بوو خەوت بوو یا خۆت چی بوو لە هۆش خۆ چوو بوو یا خۆت بیرت چوو بوویەوە ئەمانە عذرن بۆ تۆ ئەوە هەروەکووا بێ نوێژەکەت لە کاتی خۆیان ئەدا کردبێ باشە براکانم هیچ ئیشکالێکت نەبێ بەڵام زۆرێک لە خەڵکی ئێمە مەسەن نوێژی بەیانی خەوتووە بەخەبەر نەبووەتەوە سەعات 10 دەڵەسێ ئەڵێ وەڵا تازە نوێژەکەم ڕۆشت و نوێژەکە ناکە ئەوە غەڵەتێکی زۆر گەوری بەڵکو ئەوتا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ فكفارتها أن يصليها إذا ذكرها کەفارەتەکەی ئەوەیە کە تۆ هەر کاتێ بیرت کەوتەوە ئەو کاتە بیکەی باسی خەوتوژەکە یعنی هەر کاتێ هەڵسای ئەو کاتە نوێژەکەت کرد بەنسبەت تۆوەکە هەڵساوی سەعات 10 نوێژی بیان نەکردو وەکو وابێ ئێستا بانگی بیانی دابێ بۆ تۆ باشە براکانم هیچ کێشەو نەبێت
نوێژەکەت بکە و هیچ ترسێکیشت نەبێ. باشە براکانم حتا توانین نوێژە سونەتەکەش بکەیت. باشە 2 ڕکعات سونەتی پێش بە توانی بیکەی هیچ ئیشکالێکت نەبێ. بەڵام ئەم شتانش کە باسم کرد ئەمانە بن بە عوزر وەکو خەوتن و بیرچوونەوە و لە هۆش خۆچوون و ئەمانە کەم تەرخەم نەبیتیان. مەسەڵەن کابرا زانێ هەموو شەوێ بۆ نوێژی بیانی بە خەبەر نایێتەوە، هیچ وەسیلەیەکیش ناگرێتە بەر. ئەوە زۆر حاڵت خراپە کاکە، بێ ئاگات لە خۆت بێ. حتا تۆ ئەگەر بزانێت سوور بۆ نوێژی بەیانی بە خەبەر نایی نابێەوە شەو بخەوی. باشە براکەم بێ ئاگات لە خۆت بێ، سەبەب بگرە بەر بە ئایلە و خێزانی خۆت بڵێ هەر بێ بە خەبەرم کەم. باشە براکەم چونکە نوێژ چواندن گوناهی زۆر گەورەیە ئیلا مەگەر عوزر دەبێت. ئامان ئاگات لێبێ ئەگەر بەبێ عوزر نوێژ بچوێنین تووشی کوفر بووی، شتەکە ئاسان نییە. اینجا دەفەرمێ ئیلا صەلاتە العیدی فەفی ثانیه، نوێژی جەژنیش ئەمە حکومەکەی جیاوازە. دەفەرمێ چی؟ ئەبێ لە ڕۆژی دووەمدا بیکەیتەوە. یانی چۆن؟ مەسەلەن جەژنی ڕەمەضانە سەعات 2 پاشنیوە ڕۆیە، من نەمزانیوە جەژنە بە ڕۆژوو مێشتا نەمزانیوە جەژنە. خەڵکانێک دەبینم ئەڵێن کاکە تۆ بە ڕۆژووی؟ دەڵێن بەڵێ. کاکە ئەمڕۆ جەژنە، ئایا ئەتوانم یەکسەر لەوێ نوێژی جەژن بکەم؟ نەخێر، چونکە کاتەکەی نەماوە. کاتەکەی نوێژی جەژن لەکەیەکۆیە؟ کاتێک خۆر دەریە بە ئەندازەی ڕمێک هەتاوەکو زەوالی شەمس، تاوەکو نوێژی نیوە ڕۆیە، وایە یاوانە؟ ئێدە ئێستا سەعات 2، وایە یاوانە؟ کاتەکەی نەماوە، ئەتوانم یەکسەر بیکەم؟ نەخێر، ئەمەیان ناتوانین. باشە بەڵکو ئەبێ دووەم ڕۆژ بیکەیت، دووەم ڕۆژی جەژن. باشە براکەم ڕۆژەکەت ئەشکێنی، بەڵام ئەبێ دووەم ڕۆژی جەژن نوێژی جەژنەکەت بکەیت. هەروەکو چۆن لە پێغەمبەرەوە هاتووە سەلەڵڵاهو عەلەیهی وسەلەم بە سەحیحی لە دووەم ڕۆژە کردویانە. باشە براکانم مادام لێرە تۆ عوزرێکت هەیە نەتزانیوە، وایە یاوانە؟ ئەمە نییە بە عەمدەن نوێژت نەکرد بێ هیچ جەژن، بەڵکو نەتزانیوە ئەمڕۆ جەژنە. بەڵام ئەوەیە حکومەکەی گۆڕێ ناتوانی یەکسەر کە زانیت نوێژەکەت بکەیت، بەڵکو ئەبێ دووەم ڕۆژ بیکەیت. گەر سبەی هەڵسای کە خۆر بەرز بوویەوە بە ئەندازەی ڕمێک، ئیتر کاتی نوێژی جەژن دەست پێیەکە هەتاوەکو بانگی نوێژی نیوەڕۆ ئەدرێت، تاوەکو زەوالی شەمس، تا ئەو کاتە ئەتوانین نوێژەکەت بکەیت. باشە براکانم ئەگینا یەکەم ڕۆژ سەعات 2-3 زانیوتە ناتوانی بیکەیت. بەڵام ئەگەر سەعات 9 زانیم یەکەم ڕۆژ، مسلمانان نوێژی جەژنیان کردووە من نەمزانیوە جەژنە، دێن ئەڵێن کاکە جەژنە ڕۆژەکەت بشکێنە، ڕۆژەکەت ئەشکێنی ئەتوانی خۆت چی بکەیت؟ نوێژی جەژن بکەیت. باشە نوێژی جەژن ئەتوانی بە تاکیش بکەیت، هیچ ئیشکالێکی نییە. والله أعلم بالصواب، وآخر دعوانا الحمد لله رب العالمين.